ئیفطاری شەهیدەکان و لە نێو ریزی مەقعەدی سدیقەکانە لە ئاپۆرای تەوافی بەیت المەعمور بۆ لەمە دووە منیش بە تیشکی قەڵەمم قەسیدەیەک بە عینوانی شاڵی دڵدەنووسم و دەیکەم چاپی نوێی دیوانی خود. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست بەڕێزان دکتۆر هەواڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی، بەڕێزان لایەنە سیاسیە بەڕێزەکان و کەسایەتی و پیا و ماقوڵان و مامۆستایانی بەڕێزی ئاینی، شێخان و پیا و ماقوڵان، ئەسەلام عەلەیکم و ڕەحمەت الله و بەڕەکاتوه. زۆر بەگەرمی بە خێراتنی هەموو لایەکتانەکەین بۆ دیداری شەماڵ موفتی. ئومێدەخوازین ئەم دیدارە لایق بە گەورەی و شکۆمەندی مامۆستا شەماڵی ڕەحمەتی بێ و پانێڵ و پاکێج و بابەتەکانی ئەم دیدارە جێی سوود و زانیاریش بێ بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. خۆشەویستان و ئازیزان، ئێستاش وتاری ئۆفیسی گشتی لەلایەن برای بەڕێز مامۆستا گۆران عەباس بەڕێوەبەری گشتی سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوانەوە دەخوێنرێتەوە. با بفەرمون. بەناوی خوای جوانکاری بوونەوەر، بەڕێزان ئەنجومەنی پارێزگاری سلێمانی و بەڕێز جەنابی پارێزگاری سلێمانی، نوێنەرانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان، نوێنەری پارت و لایەنە سیاسیەکان، زانایانی ئاینی و بانگخوازانی بەڕێز، ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی، بنەماڵە و هاوڕێ و دۆستانی مامۆستای شەماڵ موفتی، سڵاوی خوای گەورەتان لێبێت. بەناوی سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوانەوە بە خێرهاتنیەکی شایستە بە میوانداری میوان دۆستێکی وەکو مامۆستا شەماڵ موفتیتان لێ دەکەین. ئامادەبوونتان لەم دیدارە وەفاداری و خۆشەویستیە بۆ ئەو زاتەی کە بانگخوازیەک و ژینگە دۆستێک بوو. بەڕێزان، مامۆستا شەماڵ نەسیمێکی ساز و سازگاری کایی بانگخوازی بوو لە کوردستان. شەماڵێکی فێنک بەخشی هاوسەنگی بوو لە فیکر و مامەڵەدا. تەرحێکی نوێی مرۆیی بوو کە مانایەکی ئەرێنی و پێکەوەیی و ژیان دۆستی دەدایە ژیان و ژیاری کۆمەڵگە. مامۆستا شەماڵ هات و هەموو کەس و بیر و لایەنە ماندۆکانی لەسەر سفرەیەکی هاوبەشی ئاینداری کۆ کردەوە بۆ ڕایەڵی پێکەوە بەستنی هەمووان لە سەردەمێکدا کە خەڵک بە دۆزەخی نائاینداری دەترسێنران. مامۆستا شەماڵ هات و مژدەی بەهەشتی دایە ئاین پەروەران. ئەو دەمەی دۆزەخیان دەبردە بەر دەرگای هەموو ماڵێک، ئەو زاتە مەزنەی کە جوان لە ماناکانی قورئان و دینداری تێگەیشت بوو بەهەشتی دەبردە هەموو ماڵێکەوە. شەماڵی هەمووان پێی وتین بەهەشت بۆ هەمووانە و دۆزەخیش بۆ ئەوانەی منیەشا، چونکە جوان لە تەفسیری لا ئیکراهە فی الدین تێگەیشت بوو. ئامادەبوانی بەڕێز، لە هەموو سەردەمێکدا و لە ئێستای کوردستانیشدا بە تایبەتی کۆمەلگا پێویستی بە تەرح و فکر و بانگخوازی شەماڵ ئاسایە لە هاوسەنگی ژیان و پەیوەندی کۆمەڵایەتیەکاندا. شەماڵ زمانی هاوبەشی تێگەیشتنی کردە کللتوری نێوان دەنگ و ڕەنگە جیاوازەکان لە کاتێکدا کە زۆربەی لایەنەکان خەریکی دابەشکردنی کۆمەلگە بوون و دەبن لەسەر دەنگ و ڕەنگی جیاواز. شەماڵ قورئانی بوو بە مانای قورئان، هەوڵی دەدا هەموو لایەک وەک خۆی لێی تێبگات. بەرزڕاگرتنی یاد و فکر و تەرح و بۆچوونەکانی مامۆستا شەماڵ موفتی ئەرکی سەرشانی هەمووانە، چونکە ئەو تەنها بۆ خۆی نەژیا بەڵکو بۆ هەموومان ژیا. هەر لەم سۆنگەیەوە سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان بە پێویستی ئەزانێت وەک چۆن لە پێشتردا و لە چەندین فستیڤاڵ و یادی تایبەتی هەمە چەشنەدا یاد و هەنگاوەکانی کەسایەتیە دیارەکانی کوردستانی بەرزڕاگرتووە، شایستەتر یادی ئەم بانگخوازە ژینگە دۆستە ڕابگرێت و لە پلانی استراتیژی خۆیدا دیدارێکی ساڵانە بە ناوی دیداری شەماڵ موفتی ساز بکات. هەر ساڵێک تایبەت بێت بە پرسە کۆمەڵایەتیەکان و ساڵانە چەندین توێژینەوە لەو بوارەدا بخاتە کتێبخانەی کوردیەوە و نەوەکانی دواتریش سوودی لێ ببینن تا لە گەورەی شەماڵێک تێبگەن کە نەیانتوانیوە لە خزمەتیدا سوودمەند بن.
بە پێویستمان زانی یەکەمین دیداری شەماڵ موفتی تایبەت بێت بە ڕێزگرتن لە کار و ماندووبوونە شارستانیەکانی جەنابی مامۆستا و لەژێر ناوی ئەم سمبولەدا هەوڵ بدرێت بۆ وەڵاکردنی دەواازەیەکی زانستی و مەدەنیانە بۆ دۆزینەوەی ڕێگاچارە بۆ کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکان. سنتەری گەشەپێدانی چالاکی لاوان پێتان ڕادەگەیەنێت کە دیداری دووەمی شەماڵ موفتی لە ساڵی ئایندەدا تایبەت ئەبێت بە کێشە و گرفت و داواکاری لاوان لە هەرێمی کوردستاندا کە پشت بەخوا دیدارێکی زانستی ئەبێت و لە کاتی خۆیدا و بە هاوکاری دەستگا تایبەتمەندەکانی ئەو بوارە ئەنجامەدرێت. لە کۆتاییشدا جێگای خۆیەتی سپاسیەکی هەموو ئەو دەستگا و لایەنە پەیوەندیدارانە بکەین کە هاوکاری سەرخستنی ئەم دیدارە بوون. سپاس بۆ سپۆنسەری سەرەکی دیدار، سپاس بۆ کەناڵی ئاسمانی سپێدە وەک سپۆنسەری میدیایی، هەروەها سپاس بۆ میدیاکاری دیار و ماندوونەناس کە هاوکارێکی باش بوو لە ئەنجامدانی ئەم دیدارە، چ وەک بیرۆکە و چ وەک کاری میدیایی کاک کاروان ڕەحمان. لە کۆتاییشدا سپاس بۆ ئامادەبوونتان وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. وا دیسان بەهاری یادەکەی عەزیزان هاتەوە، وا دیسان بەهاری یادەکەی عەزیزان هاتەوە و گەواڵە هەوری ئاڵ نیشتنەوەیەک، وا دیسان بارانی ئەسرینی تاسە و شەوق دادەکا، سەدایەک لە سینەی حوزنەوە هەڵەسێ و دەبێ بە مەقامی فیراقی کۆچکردن. وا دیسان ئەڕواحی سابقون ئەوانەی بەتونی مەرگدا ئێمەیان دەرباز کرد، لە کەنار ڕووباری زیوینی سەدەقەی جاریە چاوەڕێن. وا دیسان ئەڕواحی سابقون بۆ کۆڕی ئەم ئەمەکداریەش بەڕێوەن. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، ئێستاش وتاری بەڕێز مامۆستا سەلاحەدین محەممەد بەهائەدین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەلایەن بەڕێز دکتۆر عومەر محەممەدەوە دەخوێنرێتەوە بە جەنابیان بفەرمون. بسم الله الرحمن الرحيم. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. برزان آمد بوانيك من ديدار شمال مفتي، برزان خانوادو براو خشكو قتابيو ما مستا شمال مفتي. السلام عليكم ورحمة الله وبركاته. همولايك حق ما أمره بدليكي برلا أمكو وفاو بيزانينوا ليادي كالبياوكي شارزاو زاناو هالكوتوي قال كمان دا كوب بينوا يادي وتشيرينكاني رفتار جوانكاني ئامۆژگاریە کاریگەر و سەنگینەکانی نەهج و ڕەوشتە ناوازەکەی بکەینەوە و توێژینەوە و گفتوگۆ لەسەر ئەو کەسایەتیە گەورەیە بکەین. لێرەوە لە هەولێری کۆتاقۆناغی شوێن هەناسەکانی ئەو زاتە گەورەیە سڵاو و درود و داوای پلەی بەرزی بەهەشت دەنێرم بۆ ئەو برا گەورەیەم. داواکارم لە خوای میهرەبان لەوێوە لەو پێگە باڵایەوە ڕۆحی شادکە بەم کار و کاروان و برا و خوشکە ئازیزانەی. ئێمەش لەم وێزگە هەستیارە ئەخلاقی و ڕۆحیەدا دەڵێن بەڕاستی مامۆستا شەماڵ تەنیا کەسێک نەبوو، بەڵکو مەدرسەیەکی پەروەردەیی و مەدرسەیەکی بانخوازی و ڕەوشتی بوو کە دەبێ هەمومان لێی بەهرەمەند بین و بەردەوامی پێ بدەین. گەورەی ئەو پیاوە لە پێگە کۆمەڵایەتی و بڕوا بەخۆبوون و ڕەوشتە بەرزەکانی و دەربڕینە پرلەواتە و قوڵەکانی و
فراوانی ڕۆشنبیری و شارەزاییەکانیدا بوو کە هاوشان بوو لەگەڵ بێفیزی لەگەڵ خاکێتی ئەو پیاوە و بۆ خەڵک بوون و مرۆڤ دۆستیەکانیدا هەر وەک جێگای شانازیە بۆ شاری سلێمانی کە ڕۆڵەیەکی هەڵکەوتووی وای هەبوو هەروەها شانازیشە بۆ فکری میانڕەوی کاروانی یەکگرتووی ئیسلامی کە سەرکردەیەکی وای تێدا بوو بەڵام لە ڕاستیدا مامۆستا شەماڵ موڵکی هەموو کوردستان بوو موڵکی هەموو لایەن و توێژ و حیزب و گروپەکان بوو بەڵکو ئەو لە ئاستی مرۆڤایەتی دابیری دەکردەوە و ڕێنمایی پرۆسەی ئاشکردنەوەی مرۆڤەکانی دەکرد لەگەڵ خودا و لەگەڵ خۆیاندا لە کۆتاییدا دەستخۆشی لە ڕێخەرانی ئەم دیدارە دەکەم و جارێکی تر درود دەنێرم بۆ گیانی پاکی مامۆستا شەماڵی مەزن وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله براتان صلاح الدین محەممەد بەهائەدین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان حاجیەک ئەمما هەمیشە هەر لە تەوافی کابەی دڵ حاجیەک ئەمما هەمیشە هەر لە تەوافی کابەی دڵ شەماڵێک بەجریوەی دەخست موفتیەک مفتی دیاری عشق و مەوای عاشقان مرشیدێک وەعزی گەوهەر و ئیرشادی بە زمانی گوڵ ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست ئێستاش وتاری بنەماڵە لەلایەن برای بەڕێز کاک عومەر شەماڵ موفتیەوە دەخوێنرێتەوە بە بەڕێزیان بفەرمونون بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە و میهرەبان خوشکان برایان میوانە بەڕێزەکان خۆشەویستانی مامۆستا شەماڵ سڵاوی خۆی گەورەتان لێبێ سوپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان کە هەستاون بە سازدان و ڕێخستنی ئەم دیدارە نمونەیان زۆر بێ و خوا سەرفرازیان بکات خۆشەویستی مامۆستایە ئێوەی لەم شوێنەدا کۆ کردوتەوە ئاشکرایە بەڕێستان کە مامۆستا شەماڵ لە بنەماڵەی موفتیە لە خانەوادەیەکی ئاینپەروەر لەنەوەی مەلا ئەحمەدی چاومارە کە یەکەم موفتی شاری سلێمانی بووە کە لەگەڵ بابانەکان هاتوونەتە ئەم شارە بۆ پۆستی موفتیاتیان نەوە لە دوای نەوە هەر لای بنەماڵەی موفتی بووە تا دواهەمین موفتی کە مەلا عەبدولعەزیزی موفتیە کە دەگاتە باپیری مامۆستا مامۆستا لە ژینگەیەکی جیاوازدا پەروەردە بوو وەک خۆی باسی دەکرد کە ماڵیان لە بەغدا بوو دراوسەی دەستەڕاستیان مەسیحی بوو دراوسەی دەستە چەپیان جوولەکە بوو لە قوتابخانەیەکی تەبشیری مەسیحی دەیخوێند کەوانەی ئاینی تێدا نەبوو قەشە دەرسی پێدەوت لە هەمان کاتدا پەروەردەی مزگەوت بوو لەم جۆرە ژینگە پێکەوەژیانەدا مامۆستا پەروەردە بوو مامۆستا بە گفتار و ڕەفتار مرۆڤ دۆست و ژینگەویست شێوازێکی نەرمونیان بەدی دەکرا لە پەیامەکانیدا خەڵک ئارەزووی گوێبیستنی بوون پەیامەکانی گشتی بوون بۆ گشت تاکەکانی کۆمەڵگا بوو بۆ گەنج و لاو بۆ پیر و بە ساڵاچوو بۆ خوێندەوار و نەخوێندەوار بۆ بەدین و دوور لە دین بە شێوازێکی جوان لە بانگخوازی بە فکرێکی میانڕەوانە بە دڵسۆزی و هێمنی خەمخۆری بۆ کارەکەی کارێک کە لە پێناوی خوددادا بوو ژیانی مامۆستا بریتی بوو لە خوێندنەوە کە شەوان هەستا بامە لە خەو دەمبینی یا خەریکی عیبادەت بوو یا خەریکی خوێندنەوە و نووسین هاوچەرخ بوو ئاگاداری هەواڵەکانی دنیا بوو ڕۆشنبیرێکی فراوانی هەبوو دڵی کەسی نەدەڕەنجاند
ڕەوشت بەرز بوو، قسەکانی بۆ ناو دڵ بوون، واقعی و لەگەڵ عەقڵدا بوو، بە خۆشەویستی پەیامەکەی دەبەخشیە بەرامبەر، پەیامێکی گەشبین و ئارام بۆ دڵ. هەمیشە ئامۆژگاری دەکردین و ئاشنای دەکردین بە ئاین، بە زانست، بەو تازەگەریانەی کە لەو سەردەمەدا ڕووی دەدا. مامۆستا فەرهەنگێک بوو لە زانیاری، هەر پرسیارێکم لای دروست بووایە وەڵامەکەی لای ئەو هەبوو. ڕۆژێکیان لە کاتی نەخۆشیەکەیدا پێی وتم عومەریان ئازارێکم هەیە کەس تەحەمولی ناکات، نازانم چۆن بۆ وەسف بکەم. من لە تاقیکردنەوەدا کە ئازارەکەم ئەگاتە لوتکە، شەیتان دێت و پێم دەڵێ کوا خواکەت، کوا ئەو خوایی 50 ساڵە عیبادەتی دەکەی، کوا نوێژەکانت، کوا دوعاکانت، بۆ فریاد ناکەون. دەیوت محاولە ئەکات بە هەموو جۆرێک گومانم لا دروست بکات، یان قسەیەکی نەشیاو بکەم، بەڵام ئەلحەمدولیلا بە چاوی خۆما بینیمان چۆن بە سەبر و تەحەمل بوو. زۆر نمونەی لەم جۆرە هەیە کە لە ئێستادا باز ناکرێت و قسەش لەسەر مامۆستا تەواو نابێ. لە ڕۆژی 19/2 ڕۆژی وەفاتی لەسەر جێگە کەوتبوو، جەستەی لە کار کەوتبوو، زمانی لە قسەکردن کەوتبوو، خۆشی هەبوو، دەیبینی و دەیبیست، بە ئەستەم سەری دەجوڵاند لەگەڵ پەنجەکانی دەستی. سەیرێکی لای سەعاتی دیوارەکەی کرد، من شتێگەیشتم چی ئەوێت. پێم وت باوکە نوێژی عەسر بووە، نوێژەکەیت؟ بە ئیشارەتێک پێی وتم بەڵێ. چوم خاولێکی تەڕەم هێنا و دەستنوێژم بۆ گرت. سەعات 4 عەسر بوو، بانگی عەسری دابوو. نوێژی عەسری کرد. پاش کاتژمێرێک بەبێ ئازار و بە زەردەخەنەوە پەنجەی شایەتمانی بەرز کردەوە و ئەم دنیای بەجێهێشت. تا دواساتەکانی ژیانی ئەو باوکەم نەیهێشت یەک فەرزی بفەوتێ. خوای گەورە لێی خۆش بێت و عاقبەتی هەمووان بەخێر بنووسێت. سوپاستان دەکەم. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. سێ پرسیار. ئەگەر ئەرکی گرانی ماڵ و منداڵ تەنی لێ هەڵچنیوی بێیتە سەرحاڵ، بە تاموتین بەجێ نایە عیبادەت، ئەنا متمانووە و دڵ هەوڵی مەینەت. لە باتی خەم کە بۆ ئاوا وەهایە، سەرنجێکی دڵت بە چی تایە؟ بەڵام ژیرانە ناخی دڵ دەرێنی، قماری ژینە نەک خۆ بخڵەتێنی. لە بۆ سێ پرسی نرخی بوونێ دانان، پەیاکە ڕاستەقینە سێ وەرامان. یەکەم بەندەی هەوایی یاخوا، دووەم دڵ لە هەوڵی پاشە ڕۆژە یا هەڵەی گڵ، سێهەم عالەم فیداد یا تۆ فیدای خەڵک، بەمانن ژینی بایەخدار و بێقەڵک. ئەگەر بەنەی هەوایت و دڵبەنی دڵ، بە تۆ عالەم گرفتار بوون و ماتڵ. بەخوا گیانە بەجێز هەرچەند بخۆی خەم، بەنەختێبان و خوار تۆ زێفرە و کەم. ئەگەرچی بۆ کەسێکی وا عیبادەت، نییە بێجگە جم و جوڵ و ڕواڵەت. ئەوەش پێت وایە تام و تین و حاڵە، ئەوەش پێت وایە تام و تین و حاڵە، خەیاڵی خاوی خانوچکەی مناڵە. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، ئێستاش فیچەرێک لەگەڵ ژیان نامەی
مامۆستا شەماڵ موفتیتان پێشکەشەکرێ بفەرمونون بینەری بن. ئیتر هەرچی وەسفی ئینسانێک وێتیایە بوو. کردەوەی زۆر بۆ قسەیتان بوو. کەسێکی ژینگەویستی مرۆڤ دۆستی مرۆڤویست بوو بەڕاستی. زۆر جار یاد یەکەم. بۆ شێوازێکی زۆر ئارام ئەوەی کە ئەیویست بیگەیەنێ ئەیگەیان. کە بانگوێ مامۆستا خۆی شاردووی بە ئەوەن پێش نوێژی بکە ئەم فەرموو مامۆستا ئەچۆ پێشەوە نوێژێکی بەهادی لەسەر خۆ پڕ لە ئیمان پڕ لە هەموو شتێکی کە ئینسان حەزێکە لە پشتیوە نوێژ یەکەم پاچ کە بۆ خەباتی بانخوازی لێیدا لە مزگەوتەیە بوو. یعنی بەڕاستی مەشرەفیشی گەورەیە بۆ گێڕەکەکەمان و بۆ ئەهلی مزگەوتەکەمان و بۆ مزگەوتەکەشمان کە مامۆستا شەماڵ لێرەوە دەستی بە بانخوازی کرد، لێرەوە دەستی بە بانکردن بۆ ڕێگای خوای پەروەردگار و حەق و ڕاستی کرد. هەموو غەم و هەموو کات و ساتەکانی بۆ غەیری خۆی یعنی بەڕاستی تەرخان کرده بوو. کەسێک بوو ئەیویست هەرچی ئەزیەت و ئازار و ئەشکەنجە و ناڕەحەتیەکە لەسەر مرۆڤایەتی هەڵی بگرێ، جا لە هەر ڕووی معنەویە لە ڕووی مادیە، چکە هەردوو ڕوویەکەمان بینیوە. لە ڕووی معنەوی ئەبینین کە بەڕاستی خەڵکی هانەدا بۆی کە چاکە خواز بن کە چاکە کار بن کە ڕێگەی ڕاستی حەقی خوای پەروەردگار بگرن. تا درەنگیش نەمزانی کە ئەمە ڕەوتێکی ئیسلامیە. زۆر شارەزا بوو لە ژینگە، لە ڕووی زمانەوانیش زۆر شارەزا بوو، هەم ئینگلیزیەکەش و هەم عەرەبیەکەشی زۆر باش بوو. زۆر جار هەیە کە من